خۆشەویستان، باسی تاوانێکی گەورە دەکەین، زۆر گەورە، کە بەهۆی ئەم مۆبایلەوە کەمێکمان هەیە تووشی نەبین، هەمومان تووشی دەبین، کەم یا زۆر. ئەویش بریتیە لە ڕیا. بەڕاستی بەهۆی مۆبایلەوە ڕیا زۆر بووە. ڕیا واتە ئەو کارە چاکەی کە ئەنجامی ئەدەی، بەڵام مەبەستت ئەوەیە خەڵک بزانێ، خەڵک بیبینێ، مەبەست ڕەزامەندی خوا نییە. بۆیە بەهۆی مۆبایلەوە ڕیا زۆر بووە لە حەج و لە عومرەدا. ئەوانەی کە حەجەکەن، ئەوانەی کە عومرە دەکەن، تەماشا دەکەی بە جلی ئیحرامەوە لە کاتی تەوافە کۆمەڵێک وێنەی خۆماندا ئەنین، مەبەستمان ئەوەیە خەڵک بزانێ ئێمە لە عومرەین. ئەها من چوومە بۆ حەج، ئەها من عومرە دەکەم، مەبەستەکەمان ئەوەیە. من ناڵێم هەر کەسێک بە ئیحرام و بەڵاوی کردو نیەتی خوانی، نە، خۆت ئەزانی مەبەستت چییە لە بەڵاوکردنەوەی وێنەکەی خۆت بە ئیحرامەوە. خۆت ئەزانی مەکاتی تەوافە بۆچی بڵاوی دەکەیتەوە وێنەکەت، بۆچی لەسەر ستۆریەک وێنەیەکی خۆت لە حەج و لە عومرەدا ئەنەی، مەبەستت چییە خۆت ئەزانی. ئەگەر مەبەستت ئەو بێ خەڵک لە حەج و عومرەیە، ئەو بۆ ڕیا کردت، بۆ خوا نەتکردووە. کەواتە بزانە پۆز بە ئیحرامەوە لێ نادرێ، پۆز بە تەوافەوە لێ نادرێ، پۆز بە حەج و عومرەوە لێ نادرێ، چونکە ئەوە عیبادەتە بۆ خوا دەکرێت. بەخوا ئەوەنە عومرەم کردووە، ئەگاتەر کەسێ سێ عومرەم کردووە، پێنجم کردووە، حەوتم کردووە، ئەوەنە حەجم کردووە، ئەمانە ڕیان وریابە. کەس پرسیاری لە تۆ نەکڕۆ، پێویست ناگا بڵێ ئەوەنە عومرەم کردووە. کەس وتی چەند عومرەت کردووە؟ هەر لە خۆتۆم پۆزە چێ لێ دەی. بۆیە ڕیاکان کە شتەکان بۆ خوانی ڕیا تاوانێکی زۆر گەورەی شەریک بۆ خوا بڕیاردانە. تەماشا دەکەی پۆز لێ ئەدەین و فەخر و شانازیەکەین بە عومرەکانمانەوە، بە حەجەکانمانەوە. ئەوەنە تەوافم کرد، ئەوەنە نازام سەعی سەفا و مەروەم کرد، پێویست ناکە بۆ خەڵکی باسکەی. ئەگەر بۆ خوا نایکەی، خۆت ماندوو مەکە، چونکە حەدیثێکی صەحیح تەرغیب هاتووە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، لە ڕۆژی قیامەتە خوای گەورە کاتێکە پاداشتی خەڵکی دەداتەوە، بەو کەسانە دەفەرمێ کە لە دنیادا ئیشەکانیان بۆ خەڵک کردو، نەک بۆ خوا، چاکەیان کردو بۆ خەڵک. خوای گەورە دەفەرمێ ئێوە لە دنیادا مەبەستان لە ئەنجامدانی عیبادەتەکان خەڵک بوو، نەک خوا. بڕۆن بۆ لای ئەو کەسانی کە بۆتان ئەنجام داون، بزانن لای ئەوان پاداشتان وەرەگرن. ئەگەر خوای گەورە وای پێوتی لە قیامەت بڕۆ حەجت بۆ کێ کردووە، عومرەت بۆ کێ کردووە، بڕۆ پاداشەکەی لەو کەسە وەرگرە، پۆست بۆ کێ لێ داوە، لای ئەو کەسە پاداش وەرگرە، لای من پاداشتت نییە. کەواتە نیەتی خۆت پاککەرەوە. چی پێویستەکە؟ کاکە ڕسم بگرن لە فڵان شوێنە، قورئانە خوێنن با ڕسمەکەم بگرن، دوور کات نوێژەکە و ڕسم بگرن بڵێ لە فڵان کەس نوێژەکە لە حەوشی کەعبە. بۆ خوا ئیشکە، بۆ خوا. ئەگەر بۆ خوا نییە، خۆت ماندوو مەکە، چونکە لە ڕۆژی قیامەتە خوا دەفەرمێ پاداشت لای من نییە ئیلا سزا نەبێ. بۆ کێ کردوتە؟ بە ئەو کەسە پاداشت بدات. مەبەستت کێ بووە؟ کەواتە نیەتی خۆت پاککەرەوە. بەڕاستی بەهۆی مۆبایلەوە تەماشا دەکەی تووشی ڕیا دەبین. ڕیامان زۆر بووە لە کاتی خێر و سەدەقەدا. کاتێک کە خێر و سەدەقە دەکەین، هەندێک جا تووشی ڕیا دەبین. چۆن؟ ئەگەر خەڵکی بمان بینێ خێر و سەدەقە دەکەین، مەبەستمان دوو مەبەست هەیە. ئەگەر مەبەستت ئەوەیە خەڵکی هان بدەی بۆ خێر و سەدەقە، مەبەستێکی باشت هەیە. بەڵام ئەگەر مەبەستت ئەوە بێ بڵێن فڵان کەس پیاوێکی سەخی و خێرکەر و دەستکراوەیە، ئەم وشەیە مەبەستت بێ، ئەوە ڕیایە. ئەبێ تەبەقەی هێلکە ببەخشێ، عەلاقەیە خەیار و تەماتە ببەخشێ، ئەبی لا ڕسمەکە بگرێ و بڵاوی کاتەوە. ئەوم کرد. ئەمە ڕیایە، بۆ خوا نییە. یەکێ لەو کەسانی خوا هەڕەشەی جەهەنمی لێ کردووە کێیە؟ الذين هم يراؤون، ئەوانەی کە ڕیا دەکەن. وەیل بۆ کەسانە بێ، وەیل. مەبەستیان لە چاکە مەدحکردنی خەڵکە، دەیانەوێت خەڵک مەدحیان کات. کەواتە ئاگاداری خۆت بە. لە ڕۆژی قیامەتە خوای گەورە کەسێ بانکە
پەنا بە خوای گەورە. خوای گەورە دەفەرمێ خێر و سەدەقەت کرد، دەڵێ بەڵێ ئەی پەروەردگار. خوای گەورە عالمە، دەفەرمێ مەبەستت چی بوو؟ دەڵێ مەبەستم تۆ بوو. خوای گەورە دەفەرمێ درۆت کرد، درۆ دەکەی مەبەستت من نەبوو، لەو خێر و سەدەقەیە. بۆیە خێر و سەدەقەت کرد بۆی بڵێن فڵان کەس پیاوێکی سەخیە و دەستکراوەی و خێرکەرە، خێرخوازە. پێشیان وتی بە ئاواتی خۆت گەیشتی، لە دنیادا بە خێرخواز ناوت دەرکرد، بە خێرکەر ناوت دەرکرد، بە سەخی و دەستکراوە ناوت دەرکرد. هیچ پاداشتێکت لای من نییە ئەمڕۆ بە سەر دەموچاو و ڕایکەشن بۆ ناو جەهەنەم، چونکە مەبەستی ئەوە بۆ خەڵک مەدحیکە، نەک ئەوەی کە بۆ خوا بۆ ڕەزامەتی خوا بۆ قەبر و قیامەتی خۆی بێ. کەواتە ئاگاداری خۆت بە نیەتەکەت گرنگە، نیەتەکەت مەبەستت چییە؟ مەبەستت چییە لەم خێر و سەدەقەیە کە ئەنجامێتی لە ڕوو داماوی؟ مەبەستت ئەوەی خەڵک مەدحکە بە خۆتا بچۆرەوە. بەهۆی مۆبایلەوە یاخود غەیری مۆبایلیشەوە بە هەمان شێوە ئێمە زۆرجار تووشی ڕیا دەبین. چۆن؟ کاتێک کە خەڵکی سیرمان دەکات دەمانە جوڵێن بە حساب زیکری خواکەین، دەمانە جوڵێن، بەس کاتێ تەنها بین بە نیو سەعات دەمان نوقاوە، بەس لە ناو خەڵکا دەستەکەین بە تەسبیحات، دەستەکەین بە زیکرکردن. زۆر جار مەبەستەکەمان ئەوەیە کە خەڵک پێمان بڵێ فڵان کەس ماشەڵڵا پیاوێکی بەتەقوایە، ئافرەتێکی بەتەقوایە، زیکری خواکە. ئەگەر ئەم مەبەستەمان هەبوو ئەمە ڕیایە و هەزار جا بڵێ سوبحان الله یەک پاداشت نییە، بەڵکو سزا شەدری لەسەر، چونکە مەبەست خوا نییە. دەمت ئەگەر جوڵا بۆ خەڵک مەی جوڵێنە، با بڵێن زیکری خوا ناکە، لەوە باشتر بڵێن زیکری خواکە و بەڵام بۆ خوات نەبێ. سەریم حەدیسی پێغەمبەری خواکە صلی الله عليه وسلم کە لە صحیح تەرغیب هاتووە، خوای گەورە دەفەرمێت حەدیسێکی قودوسیە: أنا مع عبدي إذا هو ذكرني وتحركت بي شفتاه. من لەگەڵ عەبدی خۆم دام، من لەگەڵ بەندەی خۆم دام، کاتێک زمانی لێوەکانی دەجوڵێ لەبەر خاتری من، تحركت بي شفتاه. ئەو خاڵە زۆر گرنگە. خوا لەگەڵ عەبدی خۆی دایە، خۆشی دەوێت، یارمەتی دەرێتی، پشتیوانێتی. بۆ مەرجەی خوا دەفەرمێ ئەو کەسە لێوی بجوڵێنێ لەبەر خاتری من لێوەکانی بجوڵێنێ، لەبەر خاتری من لێوی بجوڵێنێ زیکری خوا بکە، نەک لەبەر خاتری خەڵک. جاری وای کابرا دەبینی بەخوا مادەم خەڵک سەرمەکە با زیکری خوا بکەم، خۆی ئاڵێنتە زیکری خواوە، بەڵام مەبەستی خوا نییە. ئەگەر مەبەستت خوایە دەست خۆش بێ و بەردەوام بە، ئەگەر مەبەستت ئەوەیە فێریان بکەی دەستت خۆش بێ، بەڵام ئەگەر مەبەستت ئەوەیە پێت بڵێن زیکری خوا دەکا، ئەوە لە ڕۆژی قیامەتە هیچ پاداشێک لای خوا نییە. 1 ملیۆنە زیکری خوا بکەی سزاش ئەدرێی لەسەری، نەک پاداش وەرگری. کەواتە نیەتی خۆت پاکەرەوە، دەمت بۆ خوا جوڵان بیجوڵێنە، ئەگەر نا کەپسیکە دایخ. یا ڕەبی خوا لە ڕیابمان پارێز، خوای گیان لە شرک و ڕیابمان پارێزی، ئاخرمان بەخێر بگێڕی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەهۆی ئەم مۆبایلەوە سبحان الله ڕیاکانمان زۆر بووە، کارەکانمان زۆر بووە کە بۆ خوا ئەنجامی نادەین. تەماشا دەکەی دەڕۆین دەستی دایکمان و باوکمان ماچەکەین، فڵان کەس دەستی دایکم ماچەکەم، باوکم ماچەکەم، تەسویرێکم بکە بڵاوێکەوە. مەدح ئەکەین، مەدحی خۆمان دەکەین. من چەندێک کەسم باشم لەگەڵ دایک و باوکی خۆم دەستی خاچی ماچەکەم، دەست خۆش بی. ئەگەر بۆ خوایەکەی پێویست ناکەم کامیرەوانێ بەدیارتەوە بێ، خەڵک بزانێت تۆ دەست و خاچی پێیەکانی دایک و باوکت ماچەکەی. تەماشاکەی سەردانی کەسێکەکەین، ئەمڕۆ سەردانی فڵان کەسمان کرد. مەبەستت خوا بێ زۆر گرنگە، بەڵام ئەگەر مەبەستت خەڵک بێ هیچ پاداشتێک لەو زیارەتای بۆ تۆ نییە. لە کاتێکا سەردانیکردنی خەڵک عیبادەتە و چاکەی و خێرە، بەڵام ئەگەر مەبەستت خوا نەبوو هیچ سودێکی نییە. سەردانی نەخۆشەکەین ئەبێ خەڵک بزانێ ئێمە سەردانی نەخۆشماگرەوە، هەموو خەڵکی فەیسبوک بزانێ، لە تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵکی بزانێ ئێمە چوونە بەلای نەخۆشی.
ئەگەر دعوەتیە بکەین ئەبێ خەڵک بزانن دعوەتمان کردووە. ئەمانە بەڕاستی بۆ خوا نییە، زۆربەی بۆ خوا نییە. تۆ خۆت مەیکە، خەڵکەکە کەیفی خۆیتی. گرنگ ئەوەیە کە تۆ خاوەنی دعوەتەکەی، تۆ مەیکە، کەسێ ترێکا پەیوەندی بە تۆ نییە. تۆ خۆ دەستی دایک و باوکت ماچەکەی خۆتنەوە تۆ ئاگاتێنێ کەسێ تەسویرەکە، ئەوە شتێکی ترە. من باسی خۆتەکەم. سەردانی کەسێکەکەی دەیکاکە تەسویرێکمان کە ڕسمێکمان بڵاو کەرەوە، سەردانی قەبرستانەکە دەیکاکە بڵاوی کەرەوە لە بەدیار جەنازەی فڵان کەسەوەی. مەبەستی ئەوەی خەڵک بڵێن پیاوێکی کۆمەڵایەتیە، نەک مەبەستی ڕەزامەندی خوا. ئەگەر بۆ خوا ئەچی پێویست ناکە، ئەگەر بۆ خوا ئیش ناکەی، ئەگەر بۆ خوا کاری خێر ناکەی، خۆتمان دوو مەکە، خۆتمان دوو مەکە. چونکە هیچ قیمەتێکی نەی دەستی دایک و باوکت ماچکی لەبەر خاتری خەڵک. هیچ قیمەتێکی نییە دعوەتی خەڵک بکەی، سەردانی خەڵک بکەی، سەردانی نەخۆش بکەی، شوێنی جەنازە بکەی، بەڵام لەبەر خاتری خوا نەبێ. هەمووی دەبێتە سزا لە ڕۆژی قیامەتا بۆ تۆ. کەواتە ئاگادار بە، چونکە خوای گەورە یەک خاڵی گرنگتان پێڵێم. خوای گەورە مەلایکی داناوە، تەکلیفی لێیان کردووە چاکەکانی تۆ بنووسێ. ئەگەر بۆ خوا دەیکی دڵنیا بە ئەو دەسەی دایک و باوکت ماچەکەی خوای گەورە بە مەلایکی فەرموو بینووسێ. ئەو سەردانی کە تۆ دەیکی، ئەو دعوەتەی کە تۆ دەیکی، هەمووی مەلایکە بۆ دەنووسێ ئەگەر بۆ خوا دەیکی. ئەگەر مەبەستت خەڵکە قڕ بەسەرت، کەواتە با نێتی خۆمان پاکەین و ئاگامان لە خۆمان بێ. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێک کارێک بکات بە حساب چاکەیە، بەڵام مەبەستی ڕیا و سومعە بێ، مەبەستی ئەو بێ خەڵک بیبینێ، هەر چاکەیەک بێ، هەر کارێک بێ، ناوی هەرچی بێ، هەر کەسێک کارێ ئەنجام بدات مەبەستی ئەوە بێ خەڵکی مەدحیکا و بیبینێت و سومعە و ناوبانگی پێ دەرکا، لە ڕۆژی قیامەتە خوا لە سەرووی هەموو خەڵکی و بانگی ئەکات. لەناو ئەو خەڵکەدا خوای گەورە فەزحی دەکات، ئەفەرمێ فڵان کەس فڵان کاری چاکت کرد، مەبەستت ناو دەرکردن و ناوبانگ بوو، ناوبانگت دەرکرد بۆ ناو جەهەنەم بی بەنە سەر دەموچاوی، چونکە مەبەستی خوا نەبوو. کەواتە ئاگاداری خۆت بە، بە ئیزنی خوای گەورە زۆر زۆر وریای خۆت بە، بە تایبەتی کاتێک کە قورئان دەخوێنی. یەکێ لەو کەسانی کە لە ڕۆژی قیامەتە خوا جەهەنەمیان پێخۆشەکە، پەنا بەخوا ئەو کەسەی قورئانی خوێندووە بەڵام مەبەستی ڕەزامەندی خوا نییە. کەواتە ئاگاداری خۆت بە، نیەتی خۆت پاکەرەوە. ئەگەر پێت خۆشە خوا سەربەرزت کە، کارەکانت بۆ خوا ئەنجام بدە، کەمی کەرەوە بەس بۆ خوا بێ، هیچ قیمەتێکی نییە هەرچەندێ زۆر بێ، مادەم مەبەستت ڕەزامەندی خوا نەبێت. بۆیە ئەگەر بۆ خوا ئیش ناکەی خۆت مادوو مەکە. بۆیە لە کۆتاییدا دەڵێم هەر عیبادەتی ئەنجام بدەی با مەبەستە ڕەزامەندی خوا بێ، نیەتت ئەوە نەبێ خەڵکی مەدحت کە. ئەگەر مەبەستت خەڵکی بێ ڕیایە، تاوانێکی گەورەیە، هۆکارە بۆ چوونە جەهەنەم. ئەگەر مەبەستە ڕەزامەندی خوش بێ، لە هەموو چاکەیەکدا بە ئیزنی خوا سەرکەوتوو دەبیت. کەواتە با بە خۆمان دابچینەوە، نیەتمان بۆ خوا پاکەینەوە، زمانمان لەبەر خوا نەجوڵابا دایخین، دەمان داخین. نوێژێکت کرد بۆ خوا نەبوو، چاکەیەکت کرد بۆ خوا نەبوو، مەیکە، خوا بە پاداشت و چووکە کردنەکەی تاوانە. بەپێی حەدیثیش هەر کەسێک تاوانێک نەکات خوا بە چاکەوەی دەنووسێ. زانیت زمانت ئەجوڵێنی بۆی کە خەڵک مەدحت کە، ئەمە تاوانەکەی تۆ، ڕاستەکەی دەڵێ سوبحان الله، بەڵام مەبەستت ڕیایە، مەبەستت ئەوەی خەڵک بتبینێ تۆ تاوانێک گەورە ئەنجام بدەی، دەمت داخە خوای گەورە بە چاکە بتەنووسێ، لەبەر خوا ئەو کارە خراپە ئەنجام بدە کە مەبەستە ڕەزامەندی خەڵکە و مەدحکردن و ناوبانگی خەڵکە، خەڵک مەدحت کات. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه للرياو لسمعة بدور مانك يا رب العالمين. خواه ينيت من باكيد بورزا من دي خوت همو كارو كدويك أنجام بدين. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير عن كدو لمال ونخوش نيالا نخوش خانة كان خواه الشفاء ببلان بوبنيري. خواه دل خوش يان بكي خواه يان أواني كيشو مشكلان هي بويان حلو بويان آسان كي أواني لنا راحتي وآزاران خواه كاريان بو آسان كي لسريان لا بري خواهیان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، خواهیان لە شەڕ و بەڵای ئەم زاڵمانە بمان پارێزی. یا ڕەبی خوای لە شەڕ و بەڵای ئەم زاڵمانە بمان پارێزی، وڵاتمان پارێزراوکەی،
خوای گەنلوتی هەموو زاڵمێک کە زڵم لە خەڵکی تێکا بیشکێنی. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.